هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری و مساعدات بۆ ئەم شوێنانێک کە زەینیان پێگەشتووە ڕاگەیاندرا و ئەمڕۆ ئێمە لە پارێزگای هەولێر لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی حکوومەت و جەنابی پارێزگار کەمپەینی کۆکردنەوەی هاوکاری و هەماهەنگی بۆ زیان لێکەوتوانی ئەو شوێنانەی کە مەلەرزەکە لێ ڕووداوە ڕاگەیاندراوە و ئەم کەمپەینە ئەمڕۆ دەستی پێکرد کە خەڵکی شاری هەولێر هەڵدەستن بە کۆکردنەوەی کەلوپەل یاخود گەیاندنی کەلوپەلەکانیان چ لە ڕووی پارە و بەکاش یاخود ئەو کەلوپەل و ئەغراضانەی کە هەیە لە ناو ماڵ یاخود ئەوانەی کە بۆ ناو ماڵ پێویستن ئەمڕۆ کۆ دەکرێنەوە لە چەند ڕۆژێکدا دوای کۆکردنەوەی تەواوی ئەم کەلوپەلانە دەگوازرێن و بۆ ئەم شوێنانێک کە زیانیان بەرکەوتووە